حەزم کرد پێداچوونەوەیەک بە بابەتەکانی پێشتردا بکەین ئەو 5 هەفتەیە کە تێپەڕی بە تایبەتی باسی چی و چیمان کردو ئەمانە. ئێمە تەبعەن لە سەرەتاوە لە وانەی یەکەم باسی ئەومان کرد کە واز لە سیاست بهێنن ئیدی نۆرەی پەروەردەیە، ینی قسەکان لەوە بوو کە چاکسازی کۆمەڵایەتی و چاکسازی سیاسی لە کوردستان کلیلەکەی لە ناوەندە سیاسیەکاندا نییە. هەڵبەت بەمانە تەسکەکەی لێرە باسی سیاست دەکەین، ینی مەبەستمان لەوەیە کە سیاست کلیلیکردنەوەی دەرگاکانی چاکسازی نییە، بەڵکو پەروەردە کلیلەکەی لەلایە و کلیلەکەی ئەو دەرگا داخراوانە دەکاتەوە. هەڵبەت ئێمە باسی ئەوە دەکەین کە پەروەردە پەیوەستە بە سیاستەوە. ئەو سیاستێک ئێمە باسیەکەین لێرە لە پەروەردەناسی ڕەخنەیی سیاستە بەمانە فراوانەکەی، بەڵام ئەو سیاستەی کە پێمان وایە بچێتە دواوە و وازی لێ بهێنین، ئەو سیاستە تەسکەیە، ئەو بۆچوونە تەسکەیە بۆ سیاست کە پێی وایە تۆ ئەبێ لەسەرەوەی هەرەمی کارگێڕیشت چاکەی، ئەبێ حیزبەکان چاکسازی بکەن، ئەبێ دەستگا سیاسیەکان قسەی سیاسی بگۆڕێ بۆ ئەوەی پەروەردە چاک بێت، وەکو بڵێ سیاسیەکان بێن پەروەردەمان بۆ چاک بکەن. قسەکە لێرە لەوەیە باسی ئەومان کرد کە ئەبێ لە پەروەردەوە چاکسازی بکرێ، نەک سیاست بێ پەروەردەمان بۆ دەستکاری بکە بڵێ من پەروەردەیەکم ئەوێت بەو شێوەیە بێ بۆ شێوەیە بێ، ئەبێ سیاسیەکان گوێ بۆ ئەوە بگەنجین پەروەردەکاران چیان پێ یا پەروەردە چی پێیە بۆ چاکسازیەکان. بۆیە قسەکە لە هەفتەی یەکەم وانەی یەکەم ئێمە باسی ئەوەمان کرد. هەروەها باسی ئەوەشمان کرد کە پەروەردەناسی ڕەخنەیی پرۆژەیەکی معریفی سیاسی کۆمەڵایەتیە، پرۆژەیەکی معریفی سیاسی کۆمەڵایەتیە، یعنی تەنها پرۆژەیەک نییە لە مەکتەبەکاندا بێ. باسەکە باسی مەکتەب ناکەین، ئەگەر بیرتان بێت تەنها باسی ناوپۆل ناکەین، بە تەنها باسی ناوپۆلمان نەکردووە، باسی سیاست بەمانە فراوانەکەیمان کردووە، باسی کۆمەڵگەمان کردووە، ورد و درشتی کۆمەڵگە، باسی یعنی نمونەمان هێناوەتەوە بە سایقی، نمونەمان هێناوەتەوە بە وەستان لەسەرەی سەمونکردین و نانکردین بۆ نمونە، باسی ئەوەمان کردووە، باسی مامەڵەی ڕۆژانەی خەڵکمان کردووە، باسی مامەڵەی مامۆستا تەلەبەمان هەندێک کردووە، باسی کۆمەڵە کێشەی سیستەمەکەمان کردووە کە جۆرە کۆمەڵگەیەک دروست ئەکات، وانە؟ و ئامانجێکی سەرەکی ئەگەر نەڵێم ئامانجی هەرە سەرەکی و ڕوونی پەروەردەناسی ڕەخنەیی وەکو پرۆژەیەک ئازادبوونە، ئازادبوونی خەڵکە، ئازادبوونە بەوەی کە تۆ هۆشیاری خۆت بیت و کەسێکی دەست بەسرا و عەقڵ بەسرا و دەم بەسرا و نەبیت، کۆمەڵگەیەک نەبێت کە خۆی بەست بێتەوە و یا بەسرا بێتەوە بە ئیرادەی دەرەوەی خۆیەوە با بڵێ. بۆیە ینی ئەوە ڕوونە، ئێمە هەر قسەیەکەکەین، باسی هەر شتێکەکەین، باسی ینی لە ڕوانگەی ئەو پرۆژە معریفی سیاسی کۆمەڵایەتیەوە کە ئامانجەکەی ئازادبوونە باسی معریفەکەین، ینی باسی نرخ و بەهای معریفە ناکەین وەکو شتێک کە لە خۆیدایە و ئیتر ئیسفادەی بۆ شتێک ئەبێت. بۆ نمونە ئێمە باسی ئەومان کرد کە دەکرێت شتێک سوودی هەبێ، باڵێن حەقیقەتێک زانیاریەک زانستێک لەبەری ئەەکەین، لەبەرمانەوە ئەی زانین ئەڵێن ئاسنی سادڕەقە وانە، بەڵام ئەمە بۆ من وەکو کەسێک لە ناو کۆمەڵگەیەکدا دەژیم چی ئەگەیەنێت؟ ئایا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ئەوانەی کە بە منیان وتۆ ئاسنی سادڕەقە و من وەکو ئەوان دووبارەیەکەم ئەگەر بڕیاراندا بڵێن نەوەڵا ڕەق نییە شلە، ئایا منیش وەکو ئەوانەکەم؟ ینی ئەیان ئازادم، یان بڕیارە دەم بۆ نمونە ڕقێتیەکەی بسەلمێنم یا ڕەتکەمەوە، یان بۆ نمونە باسی کۆمەڵەشتی تر بکەم، یانی تا چەندە من پەیوەستم بە ئەوانەی کە بڕیارە خاوەنی معریفەکە بن. بۆیە ئەمە هەمیشە ئەومان لەبەر چاوی، یانی حەزەکەم ئەوە ڕوون بێ لە لامان. لەوانەی سێمە باسی ئەوەمان کرد کە ڕەخنەیی بوون چییە و مانای چییە، مەرجنی هەموو شتێک لێیت کرد، هەموو شتێ لێ ناڕازی بووی ویستت بیگۆڕی، ئیتر ئەمە مانای وایە کەسێکی ڕەخنەیت یان پرۆژەکەت پرۆژەیەکی ڕەخنەییە. ئەمە بە تایبەتی بۆ کوردستان گرنگە. بۆچی گرنگە بۆ کوردستان؟ چونکە ئێمە
لانی زۆر لە مێژە باسی گۆڕانکاری لە پەروەردە و چاکسازی لە پەروەردەدا دەکەین زۆرێک لە دەسەڵاتدار و بەرپرس و وەزیر و ئەمانە هاتوون و هەموو ساڵێک و هەموو چەند ساڵ جارێ شتێک دەکرێت و بەڕاستی هەوڵیش دەدرێ پارە سەرفەکرێت یاسای نوێ دادەنرێ ئەوە تا پرۆژە یاسای پەروەردە دانراوە خەڵکێک دانیشتون و ئیشیان تیا کردووە و مناقەشە دەکرێت و چیەکرێت بەڵام بۆچی ئایا بۆ نمونە ئایا ئەوە دەکەوێتە ئەوەی ئەو هەوڵانە هەمویان دەکەونە بازنەی ڕەخنەوە یان ئەو هەوڵانە هەمویان هەوڵی ڕەخنەیین ئەوەی کە من باسیەکەم لەم کۆرسە باسمان کردەوەی کە دەڵێن پەروەردەناسی ڕەخنەیی مەبەستمان جۆرێکە لە بۆچوون جۆرێکە لە ڕوانگە باشە بۆیە مەرجنی هەموو جۆرە بیرکردنەوەیەک بکەوێتە ناو ڕوانگەی پەروەردەناسی ڕەخنەیەوە بۆ ڕوانگەی تەکنیکی عەقلانیمان باسیەکەی بیرکارن ئەمەش گرنگە بۆی بزانین چکە زۆر جار هەیە تەنانەت دەکرد بیبەستینەوە بە مەسەلە سیاسیەکانەوە یعنی ئێمە زۆر جار هەیە معارەزەی سیاسیمان هەیە کەچی وەکو هەمان مامەڵە دەکا هەمان مامەڵەی دژەکەی خۆی دەکا دەگە مەبەستمان چییە؟ ئێمە مامۆستامان هەیە بە سیستەمەکە ڕازی نییە باشە با بڵێن 1000 مامۆستامان هەیە 10,000 مامۆستامان هەیە ڕازی نییە ڕەخنەی لە سیستەمی پەروەردە هەیە بەس کە قسەی لەگەڵ دەکەیت سیرەکەی هەمان ڕایەکانی سیستەمەکەی هەیە هەمان ڕایەکانی دەسەڵاتدارانی نێو سیستەمەکەی ینی ئەو کەسەی کە معارەزە و دژی سیستەمەکەی هەمان قسی سیستەمەکە دەکاتەوە باش ئەمە وامان لێ دەکات ئەگەر بێت و پرۆژەی ئەوەی کە دەوێت سیستەمەکە بگۆڕێ سەرکەوێ هەر هەمانش دووبارە دەکاتەوە تۆش ئەگەر لە بازنەدا بخولێتەوە بەڕاستی توش بێ ئەمەلی دەبین و بەشێکی کێشەی پەروەردە لە هەرێمی کوردستان ئەوەیە کە چاکسازیەکان بازنە بە دەوری خۆیان دەدەخولێنەوە شتێکی تازان پێ نییە بۆیە گرنگە بزانین بەڕاستی ڕەخنە و پەروەردەناسی ڕەخنەی چییە و چۆن جیاوازە لەوەی کە هەیە لە وانەی چوارەم باسی ئەوەمان کرد کە بەڕاستی پەروەردەناسی ناڕەخنەیی پەروەردەی تەکنیکی ینی حتا علم و معریفەتیش ئەپوکێنێتەوە چەقە بەستێت نەهەڵە معریفە فراوان بێت تۆ هەر هەماش دووبارە بکەیتەوە یعنی وەکو بڵێ تەسلیمی بی نەتوانی لێی دەرچی ئەوەی کە دای دەمەزرێنێت چی دەڵێتش دووبارەکەیتەوە ینی ناگەیتە ینی معریفە پێش ناکەوێت ئێمە هەرەوەمان لەسەر دوای کەوین وەکو کلک دوای کەوین دوای معریفە چی وت کتێب چی وت مەنهەج چی وت دوای کەوین نەتوانین لێی دەرچین بەمەش معریفەکە بکێتەوە کە ئەمڕۆژ تۆزێکی تر باسی ئەوەکەین و هەفتەکەی پێشتر پێش ینی نەورۆز باسی ئەومان کرد کە پەروەردەناسی ڕەخنەیی چارەسەری بۆ کێشە پەروەردەیەکانی کوردستان پێیە و بە تایبەتیش ئاماژەمان بە دوو کێشەی سەرەکی کرد کێشەی یەکەم ئەوە بوو کە ئێمە ئەوەی با بڵێن ئەمڕۆ باسی ئەەکەین ڕوانگەیەکی تەکنیکی ئێمە پەیڕەوەکەین لە کوردستانە کە معریفە لە تەکنیک و لەوانە ئەبینێت بەشێکی دووەم چییە ئەوەیە کە معریفەی پەروەردەی خۆماڵی قیمەتی نییە نرخی نییە ئەزمموی خۆمان ژیانی خۆمان نرخ و بەهای نییە کە ئەمڕۆ دەینە سەری و باسیەکەین پێم خۆشە ئەگەر مامۆستایان حەز بکەن شتێک هەبێ بیڵێن یان ڕایەکیان هەبێ یا شتێکیان لەبیر بێت کە باسمان کردووە حەزەکەم بزانم بۆ نمونە شتێک لەو شتانەی کە باسمان کردو ئاماژەمان پێداوە پێتان وایە کە گرنگ بووە لەو 5 هەفتەی ڕابردوو لەوانەکانی ڕابردوودا ئاماژەی پێ بدەن یا شتێک هەبێ قسەیەکتان هەبێ حەزەکەم ینی باسی بکەین مامۆستا فەرموون مامۆستا سوگیان فەرموو السلام علیکم علیکم السلام ورحمة الله وەڵا بارێک نەبێ ئەو جارە پرسیارێک دووڕژان و دەیخێنە دەرسێکی ترەوە وانەیەکی ترەوەی کە ئاماژەمان بە ئەوە کرد کە با بڵێن هەماهەنگی ئەگەر لە بینی پەروەردەناسی ڕەخنەی وینانە بێ چۆڵی ئابووری وڵات ئەپوکێتەوە مەفهومێکی ئاوایتیا بۆ گەر جەنابەت بیرت بکەوێتەوە ڕاست دامانا بۆ ئەم جارە گەر عەزیەت نەبێ نازانم لەم شەو ئاماژەی پێدەیانە بۆ وەکو یاد خستنەوەیستم یاد بخەمەوە بەڵێ بەڵێ تەبان لە گروپەکە نمونونەکەم بە نووسین دانابوو بەڵێ گروپی تەلێگرامەکە بەڵام ئەتوانین باسیەکەین یعنی باسی ئەوە بوو کە مەرج نییە ئەو استراتیجیانەی کە دەوڵەت دایدەنێ بۆ پەروەردە
مەرجنیە هەمیشە یا ئەو استراتیژی ئابوووریان یا ئەو بەگشتی ئەو استراتیژی های سێمە بۆ ئەو قسان دەکەن دەڵێن لە هەرێمی کوردستان استراتیژیمان نییە و نازانین چیەکەین یعنی کە ئەنەما قسەکە لەوەوە دێ ئەگەر ئێمە استراتیژیمان هەبوو پلانمان هەبووی تشتەکان باش ئەبن قسەکەی من لێرە لەوەیە کە مەرج نییە پلان خۆی هەر پلانێک بێ ئیتر باش بێ هەندێک جار هەیە استراتیژی و پلان کێشە دروست ئەکات تەمان پلانی خراپ پلانی دیراست نەکرا و پلانی ورد و ناڕەخنەیی پلانی تەکنیکی دەکرێت کێشە دروست بکات دەکرێت کێشە دروست بکات بۆ نمونە دەوڵەت پلانی هەیە شتێکی تایبەت بکات خۆتەزانی لە ئاستی سەرووی دەوڵەت لە ئاستە فراوانەکانی ئابووری کۆمەڵێک بنەما هەن کە وڵات با بڵێن پێویستێتی بیکات بۆ ئەوی بتوانێت منافەسەی وڵاتانی تر بکات با باشە دوورمەڕۆ ئەم مەسەلەی نەوت فرۆشتنی نەوت لە کوردستان وانە ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوت ئەمان هەمومان نەبینین کە نەوت سەرچاوەیەکی استراتیژیە کاریگەریەکی گەورەی لەسەر ئابووری هەیە تۆ بیرەکەی تۆ دەڵێ ئەم هەموو سەرچاو و پارۆشتە دێتە وڵات وا وڵات پێشەکەی وا چیە بێ بەشێوە عەقلانیەکەی بۆی کە بڵێ ئێمە ئەگەر نەوت بفرۆشین پارێکی زۆرمان بۆیێت ئەگەر پارەی زۆرمان بۆ هات ئەتوانین پرۆژەی گەورە گەورەی پێ بکەین و وای پێ بکەین و ماڵ پارەی هەبێ و خەڵک پارەی هەبێ و پارە دێن بە چی و چی بەڵام واقعەکەمان بینی وانە بوو نەک ئەوە بەڵکو کاریگەری لەسەر زۆر شتی دیکە دەبێت لە درێژمەودا و لە دوورمەودا زۆر جار هەیە ئەو پلان و استراتیژیانەی دەوڵەت دەیکەن بە شێوەیەکی تەکنیکی عەقلانی دەیکەن بۆی کە بڵێن نەوت بفرۆشین پارەمانە بێ پارەمان هەبوو خزمەتەکەین خزمەت ماکەی خەڵک دڵی خۆش بەڵام بەو شێوە سادەیە نییە زۆر جار هەیە استراتیژی و پلاندانان و چی و چی کۆمەڵە کێشەی هەیە ئەگەر مەسەلەی گەندەڵی و مەسەلەی دزی و ڕاوڕووتی لەلایەکدانێن حتا خودی شتەکە بە تایبەتی کێشەی هەیە من نمونەیەکم هێنایەوە کاتی خۆی گەڕام بەڕاستی هەندێک گەڕام سەرچاوشتەکەی بدۆزمە بیرم و بەس کاتی خۆی کە من لە دکتۆرا دەم خوێند و ئەمانە شتێکمان خوێندەوە لە یەکێک لە وڵاتە ئەفریقیەکان دەوڵەت بە زۆر بە جوتیار و کشتیارەکان دەڵێ دەبێ قاوە بچێنن لەبەرەوەی قاوە ینی تەمان قاوە خستانن دار و درەختە تەرجیحیان دەکا و استراتیژی وڵات ئەوەیە کە پەرە بە چاندن و کشتتوکاڵی قاوە بدرێت بۆ لەبەرەوەی قاوە پرۆژەیەکی استراتیژی وڵاتە لەبەرەوەی با بڵێن قاوە پرۆژەیەکی گەورەی وڵاتە بۆیە هەموو جوتیارەکان وڵات دەوڵەت ڕێگری دەکات یارمەتی ئەو جوتیارانە نادا ئەو خانەوادە و کۆمەلگانە نادات کەشتی تر بچێنن تەماتە بچێنن باشە گەنم بچێنن چی بچێنن دەڵێ ئەبێ قاوە بچێنن لەبەرەوەی دەوڵەت پێویستی بەوەیە کە بەرهەمهێنانی قاوە فراوان بکە زیادی بکە ئێمە چەند ساڵێک 10 ساڵ 20 ساڵ یەکدوونەوە ئێتە قاوە هەموو شتێکە بەڵام دوای ماوەیە سێرەکەی نرخی قاوە دائەبەزێت چۆن نرخی نەوت دائەبەزێت چۆن وڵاتێکی تر سێرەکەی قاوە زیاتر ئەفرۆشێ خۆتان زانن ئابووری نێودەوڵەتی لەسەر عەرز و تەڵەبە بەشێکی وەنیە مامەساسە وەنیە دەزانی ئەوە کەشت زۆر بوو بۆ نمونە نەوت نرخی نەوت بەچی زیادەکا و کەمەکە ئەگەر سعودیە بۆ نمونە هەموو ساڵێ 20 میلیۆن 10 میلیۆن چەندێکە بڵێن هەینە 500,000 بەرمیل زیاد کا سێرەکەی لەولا سعردا ئاوەزێ وانە ئێدە سێرەکەی وڵاتی تر و خەڵکی تر بۆ نمونە قاوەیان چاند قاوەی بەرهەمیان زیاد کرد قاوە نرخی دابەزی کە قاوە نرخی دابەزی ئەم وڵاتە ئیتر قاوەی سوودێکی بۆی نەما بۆیە بڕیارەدا ئەڵێ کاکە بەخوا ئەم منافەسەیە بە من ناکرێ و ئیتر قاوەی نرخێکی نامێنێ بەڵام ئەم هەموو خەڵکە کە بە زۆر وایان لێکراوە قاوە بچێنن ئێستا ئەرزەکانیان بەس زان قاوە بچێنن ئەزانن کشتتوکاڵی قاوە بکەن ناتوانن ئەرزەکە بەکاربێنن بۆ ئەوی تەماتە و خەیار و هەرچی پێویستەکان ژیانی خۆیان بچێنن ئەم ئەرزە نازانن ینی بەس قاوەش ناخورێ خۆ خەڵکە چی بکە قاوە تەنها لە ئابووری نێودەوڵەتی ئیسفادەی هەیە بۆیان ئەبێت دەوڵەت بیکڕێتەوە هینیکە باشە دەی ئێسم خەڵکە داماوە چی بکە ناتوانێت ئەرزەکە بچێنێت خواردن بچێنەوەی بتوانێت پێی بژی ناتوانێت گەنم بچێنە بیکا بە نان دەسێرەکەی قات و قوڕی لە وڵاتە ینی بڵاوە بێت یا لەو کۆمەلگانە
بەشێکی زۆری برسێتی و قات و قوڕی تیان کەوت لەبەر چی؟ لەبەر خاتری استراتیژی وڵات. بۆیە مەرج نییە هەمیشە استراتیژی قسەکە لەوە بوو مەرج نییە هەمیشە استراتیژی یارمەتی دەربێ. بۆ نمونە تۆ استراتیژیت هەیە دەتەوێت باڵن هەرێمی کوردستان دەیەوێت لە ئیمتیحانی ئۆلمپیاد هینی شتێکی ئۆلمپیادێک هەیە ئۆلمپیادی زانستی باڵن ئەوێت بنافەسەی وڵاتانی ئەملاولا بکە وا ئەکات هەموو مەکتەبەکان هەر خەریکی و جوابدانەوە ئیمتحانات بن بۆی یەکەم بن. تۆ واز لە وەزشێنی واز لە هونەریێنی واز لە مێژووی کوردیێنی لەبەر مێژووی کورد و مێژووی کوردستان لە ئیمتحانەکان نییە واز لە کۆمەڵشتی معریفەی گرنگ دێنی لەبەرەوەی لە ئیمتحانەکان نایەتەوە دوای 10 ساڵ 15 ساڵ ئەم خەڵکە بەس ئەو شتە ئەزانن کە لە ئیمتحانیە هەیە لە شتی تر نازانن. بۆی سێرەکەی استراتیژی وڵات زۆر جارێک کێشە بۆ پەروەردە دروست ئەکات. جا مامۆستا ئاسەمەبەستەکەم لەوە بوو یان ئەگەر ئەو نمونەیە وازح بوو بێت. مەرج نییە هەمیشە استراتیژی وڵات و پلاندانان ئیجابی بێت زۆر جار هەیە سەلبیە لەبەرەوەی زۆر شتێ گۆڕانکاری بەسەرا دێت. بەڵێ زۆر سپاس مامۆستا. جا ئەوە بوو ئەگەر زۆر سپاس مامۆستاسۆ ئەگەر مامۆستایان پرسیاری تر یاشتی تریان هەبێت ئەو شتانی کە باسمان کردووە بۆ نمونە دەکرێت منیش پرسیارێک بکەم تەمان بزانم مامۆستایان بیرتان بێت یان بڵێن کتێبەکەتان خوێند بێتەوە یا لەلاتان بێت. پەروەردەناسی ڕەخنەیی ئەگەر بە کورتی بڵێن دوو ئامانجی هەیە ئەگەر بڵێن دوو ئامانجی هەیە بڵێن ئەگەر ئامانجە گەورەکە مەسەلەی ئازادبوونە کە باسمان کردووە ئەگەر بڵێن دوو ئامانجی هەیە ئەو دوو ئامانجە چین؟ بزانم دیقەتتان داوە یا لە بیرتانە سەیری بەرگەکەی بەرگی کتێبەکە بکەن ئەگەر لەلاتان بێت. لە پشتی بەرگەکەشەوە هەیە. مامۆستا ناهیدە زۆر سوپاس تەبعەن ڕێڕەوی ئازادبوونی خەڵکەی ئەوە ئامانجە فراوانەکەیەتی بەڵێ کێ بوو دەنگی هات مامۆستا؟ بەڵێ واندا زیارە پەروەردەی ولا پەروەردەی نزیکەوە بێ لە بێ زەحمەت پەروەردەی دیموکراتی کاک دکتۆرجیان پەروەردەی دیموکراتی ئەمانەیە بکەین لەگەڵ گۆڕانکاری کۆمەڵایەتی. زۆر جوانە لە پشتی کتێبەکەش تەمەن لە پێشەکەکەی وەرگیراوە ئەڵێ ئەم قوتابخانە فکریەی پەروەردە جەخت لە چی ئەکاتەوە؟ جەخت و ئامانجەکەی چێ جەخت لە چی ئەکاتەوە؟ بەستنەوەی کار و چالاکیەکانی پەروەردە و خوێندن بە بنەماکانی دیموکراسیەوە لەگەڵ بە هەوڵەکانی گۆڕانکاری کۆمەڵایەتی. یعنی بۆ نمونە شتێک باشە چەند جار ئەوستانەمان کرد وتمانە فڵان شت باشە یا معریفەیەک باشە بەس ئەڵێن باشە بۆ کێ باشە بۆ چی وانە با بڵێن دەرسێک هەیە دەرسەکە خۆشە دەرسەکە جوانە چاکە زۆر مهمە بەڵام بۆ کێ بۆ تەلەبەیە بۆ مامۆساکە وانە بۆ مامۆساکە گرنگە یا بۆ تەلەبەکە گرنگە. با بڵێن دەرسێکدا ئەنرێت با بڵێن تاواکردنی کتێب تۆ دوورمەڕۆن مامۆستایان ئێمە زانین مامۆستا سازگار دەڵێ وروژاندنی عەقڵ و هزر و بیرکردنەوەی خوێندکاران تەمەن وروژاندنی عەقڵ و هزر و بیرکردنەوەی خوێندکاران ئەوە دەکرێت بڵێن ڕوانگەی تر و قوتابخانەی فکری تر و ئاراسەی تر ئەو باسە بکات کە عامە بەڵام بە تایبەتی بۆ پەروەردەناسی ڕەخنەیی دیموکراتی و گۆڕانکاری کۆمەڵایەتی بەستنەوەی خوێندن و پەروەردە بە بنەماکانی دیموکراسیەوە لەگەڵ هەوڵەکانی گۆڕانکاری کۆمەڵایەتی کار و چالاکی بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی. ئەبوتمان بۆ نمونە تەواوکردنی مەنهەج تەواوکردنی کتێب بۆ کێ باشە کێ زوو سوودی زیاتر لێ دەکا مامۆستا سوودی زیاتر لێ دەکات یا خوێندکار کێ دڵی زۆرتر پێخۆشەکە مەنهەجەکە تەواو بووە ئەمە پرسیارێک بۆ نمونە ئێمە ئەو پرسیارە دەیکەین وانە زانین مامۆستا یەحیا دەڵێ بەستنەوەی خوێندن بە سەردەمی تازەوە باش یان بەستنەوەی
بەستنەوەی سەردەمی تازە بە خوێندنەوە ینی وانە ئەوەش ئەکرێت ببێت. ئەی تێگەمە بەسم چی ئەو پرسیارە دەکەم مامۆستایان دەڵێن فڵانشە سوودی هەیە هەمیشە دەپرسین سوودی بۆ کێ هەیە کێ ئیسفادەی لێ دەکا ئیمتیحانی کە ئەگەر ئیمتیحانات با بڵێن لە 180 تەلەبەکانمان دەرچوون یازام ئەوە دەرەجیان هێنا کێ بزەبت ئیسفادەی لێ دەکا ئایا ئەمە هەر بەڕاستی بۆ کۆمەڵگەکان مامۆستای حەیدر دەڵێت دوولایەنە سوودەکەی بەس کامیان زیاتر ئەی بۆچی تەلەبە پێی ناخۆشە یێتە مەکتەب ئەگەر سوودی هەیە مامۆستا یەحیا بۆچی هەندێک تەلەبە هەیە پێی ناخۆشە ئەگری عەزێتە خوا ئەنجارە بۆچی کە ئیمتیحان بڵێن لە کاتی ئیمتیحانات و لە دەرسا ئەوەندەی تەلەبە تووشی نەخۆشی نەفسیە بێ مامۆستا توش ناوێ مامۆستا بەگشتی لە کاتێکدا زۆر تووشی نەخۆشی نەفسیە بێ کە مەعاشی نادەن یا بۆ نمونە ئایا مامۆستا ئیسفادەی زیاتر لێ دەکا یا بەڕێوەبەری پەروەردە یا بەڕێوەبەری گشتی یان وەزیر بۆ نمونە مامۆستا سەمیرە دەڵێ مامۆستا زیاتر دڵی خۆشە بەڵام بە مەرجێک جوان گەیاندبێتی جوان گەیاندبێتی بە چه پێوەرێک بۆ نمونە چۆن مامۆستا دەزانێت کە جوان گەیاندوێتی بە چیا دەزانی ینی بە کورتیەکەی قسەکان لێرە لەوەیە بۆیە ئێمە پەروەردەناسی رەخنەی گرنگە و باسی هەندێک لەو بابەتانە دەکەین مەعریفە چییە و چۆنە و باسی کۆمەڵگە و گۆڕانکاری کۆمەڵاتی و ئەم شتانە دەکەین چونکە بۆچوونەکانمان بۆ شتەکان بۆچوونی وردن بۆچوونی فراوانن شتەکان بە گشتی وەرناگرین ئەڵێن وەڵا فڵانشە سوودی هەیە مدیرەکان بۆ مامۆستا ئاسوود دەڵێن مدیرەکان بەس بۆ ڕووکەشگەرایی وانە بۆیە ئەم شتانە کە دەیکەین کاتێک کە دەرچوون زۆر ئەبێ و کەم ئەبێ و نازانم بە کەلۆری سەر ئەگرێ و چی ئەکا و چی ناکا هەندێک کەس زیاتر بەدڵیانە تا هەندێکی تر گرنگەکە لەوەیە ئەی باشە چۆن وا بکەین سوودەکان بەڕاستی سوودی تەواو بن نەک سوودی ڕووکەش بن دڵخۆشیەکان دڵخۆشی تەواو بن ئاسوودەیی بن نەک ڕووکەش فێربوونەکە فێربوونی ڕاستەقینە بێ نەک فێربوونی ڕووکەش بۆیە ئێمە بۆ وردیە باسی شتەکان دەکەین بۆیە پەروەردەناسی رەخنەی بۆ نمونە ئەوەندە باسی چێتی معریفە دەکەین باسی چۆنێتیەکە یەکەین باسی یعنی چونکە وەکو وتمان چۆن ئێمە وا بکەین پەروەردە ببێتە لەسەر بنەماکانی دیموکراسی تۆزێکی تر بڵێن لە هەفتەی داهاتوو ئیشەڵا بە تایبەتی ئەوش هەنگاوە دەنێن ئەو بازە دەن بەرەوەی کە بزانین دیموکراسی چیە و پەروەردەی دیموکراتی چییە زیاتر وردە و دەڕوون ئەبێتەوە دوای دێنە سەر مەسەلەی مامەڵەی مامۆستا و خوێندکار دوای دێنە سەر تەنانەت پۆل بەشێک لە بەشەکان وانەیەک لەوانەکان ئەوەیە کە پۆل چییە پۆلی فێربوون چییە ئایا پۆل هەر ژوورێکە و کۆمەڵێ منداڵ و تەلەبە و مامۆسایەکی تایان شتێکی ترە ئەنجا لە چ کاتێکدا پۆلەکە باشە لەسەر بنەمای ئەخلاقی دیموکراتی لە چ کاتێکدا پۆلەکە باش نییە وانە لە چ کات بە چۆن بڕیار دەدەین کە شتێک باشە و شتێک ناباش ئەمانە هەمووی کۆمەڵێ بنەمان ئێمە چونکە باسی ئەومان کرد پەروەردەناسی رەخنەی ڕوانگە و هەڵوێستە بۆیە بەوە نییە کە بڵێ وەڵا لە 180 تەلەبەکانم دەرچوون ئیتر دڵم خۆش بێ چونکە ئایا دەرچوون لە ئیمتیحان هەموو شتێکە بۆ نمونە ئایا ڕێژەی دەرچوون بڕیاردەرە لەسەر سەرکەوتنی پرۆسەی پەروەردە و خوێندن ئەنجا بۆ کێ بڕیاردەرەوە بۆ کێ بڕیاردەرنی ئەتر لەو بابەتانە لەو قسانە دەکەین ئەوە وەکو پێداچوونەوەیەکی خێرا بەسەر بابەتەکانی پێنجوانەی ڕابردوو